ئەمن پێم خۆشە ئەوڕۆ لە بیرەوەری ڕەفیقێکی زۆر نزیک و خۆشەویستم کە لە هەمووی ژیانی حیزباتیمدا پێکەوەن کار کرد یادی بکەینەوە. لە ساڵی 1359 کە لە پیرانشار حیزبی دیموکرات ئیعلامی موجودیەتی کردو بە ئاشکرا کاری دەست پێکرد. من لەو ساڵەیەوە لەگەڵ مامۆستای تا ئەو کاتێ بریندار بووم پێکەوە ئەندامی کۆمیتەیە بووم. مامۆستا وەک بەرپرسی کۆمیتەی ناوچەی پیران بوو، ئێمەش لە خزمەتیدا کارن دەکرد و پێکەوە کارەکانی حیزبین دەکرد. مامۆستا پێش 59 کە تازە حیزبی دیموکرات ئیعلامی موجودیەتی کرد و دەوڵەتی شای ڕووخا لە مەرزەبانی خانێ دەفتەری دانابوو، جوانەکان دەهاتن پۆل پۆل خۆیان دا ڕێزەکانی حیزبی دیموکراتدا ناونووسی دەکرد. بەڵام لێرە پرسیارێک دێتە پێش بۆچی لە ماڵبەندی پیرانشار ببووە کانگای دیموکرات؟ دیارە هۆیەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە هەموو چین و توێژەکاندا، لە چینی فەرهەنگدا بۆ نمونە ئامۆژ و پەروەریشی پیرانشار هەمووی بە مەسئولەوە لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستان بوو. بەشی مامۆستایەکانی ئاینی مەسەلا بەدەیان مامۆستای شۆڕژێری وەکو مەلا ڕەسووی گەردی، وەکو مەلا محەممەدی پوریا، وەکو مەلا ڕەسووی مەنعاوی کە نیوەی عمری جوانی خۆیدا زیندانی شایدا لە ڕێبازی حیزبی دیموکراتدا سەرف کرد، دەو تەبەقەیدا کاریان دەکرد. چینێکی دیکەن هەبوو وەکو چینی بڵین قەدیم وردەمالیک، وەکو کاک حەمەدی سەرۆکانێ، تایفەی زێڕنێ، لەو چینەژوە بەدەیان بگرە بنەماڵی گەورە هەمویان پشتیوانی حیزبەکەمان. لەسەرەوەی سەتحی سەری حیزبیشدا مەسەلا ئەو کاتە سەید ڕەسووی بابی گەورە وەکو فەرماندەری هێز و مەسئولی یەکەمی حیزبی دیموکرات کە بە حەقەت خۆشەویستی خەڵک بوو، شوێنی تایبەتی هەبوو کە بەبێ فەرق و جیاواز دەگەڵ خەڵکەکەی و دەگەڵ سەفی حیزب کاریان دەکرد. جا ئەوانە هەموو بوونە هۆی ئەوەی کە حیزبی دیموکرات لە پیرانشار وەکو حیزبێکی خۆشەویست بەخاتری ئەو دیارە هۆی هەرێ ئەسڵەکەی کە بەڕاستی کادری زۆر لێ هاتوو سادق و ڕازگۆی گەلەکەمان لە دەوری حیزب کۆب بوونەوە و حیزبی دیموکرات تەرەقی گەورەی کرد. ئەمن وەبیرم دێ، بەڵام نەک بە دەرسەد، بەڵام وەبیرم دێ کە بۆ مەجلیسی خبرەگان کە ڕیفراندۆم کرا حیزبی دیموکرات زیاتر لە 90% نمایندەی حیزبی دیموکرات دەنجی هەبوو، کەوا بۆ حیزبێک بوو مقابلی نەبوو لە پیرانشار. جا هۆیەکەشی دەگەڕاوە بۆ ئەو چین و تەبەقەتانە، هەم لە ڕەوشنبیر، هەم لە کەشاوەرز، هەم لە چینی مامۆستا و ڕەوشنبیر، هەم لە چینی سەرەوەتری وەکو بەرپرسانی یەکەمی حیزب کە ئەو هەموو زەحمەت و ئەشکەنجە و زیندانیان کێشا بوو. جا ئەمن لێرەدا بە پێویستی دەزانم کە سپاس بۆ زەحمەتی هەمووی ئەو کادرە بەهێزانە کە دە زەمانی شایداکە لەبەر ئەشکەنجە و چاڵە ڕۆژەکانی دژمن خۆیان ڕاگرت بوو و ئەو ڕۆژان بۆ گەلەکان پێکێنا کە بەڕاست ئەو قەولەی دابوونە قەولەکان گەیاندە سەر. ماوەی کاری من دەگەڵ مامۆستا مەلا ڕەسوویدا کە ئەو ماوە دوور و درێژەی پێکەوە کارن کرد، لەو ماوەی ئەو 5 ساڵیدا کە پێکەوە کارن کرد کە پێکەوە ئەندامی یەک کۆمیتەی بووین، مەگەر بۆ مەئموریەتێکی حیزبی لێک هەڵبراوین، دەنا لێک هەڵنەدەبڕین، هەمیشە و دایم کارم پێکەوە دەکرد. من یەک شتی مامۆستام بۆ جالب بوو، لەو ماوە دوور و درێژەیدا مامۆستا ئینسانێک بوو دەست خاوێن دامێن خاوێن. تا ئێستا ئینسانی وام نەدیوە کە هێندە دامێن خاوێن و سادق و ڕازگۆیانە بێت. مامۆستا دەست خاوێن بوو، دەگەڵ ئەوەی کە مەسئولی یەکەمی کۆمیتەی ناوچەی پیرانان بوو و ماڵ و منداڵێکی زۆریشی بەستۆوە بوو، بەڵام هەمیشەش دەربەدەر بوون بۆ یەک جاریش نەبوو داوا لە حیزب بکا کە یارمەتی مادی بدەنەیە.
ئەنی ئینسانێکی ئەوەندە دەست گەورە و دڵ گەورە بوو دەشیتوانی مەسەلا داوا لە کۆمیتەی حیزب بکەوە یا بخۆی مەسئولی یەکەمی کۆمیتەی حیزب بوو کە دەیتوانی زۆر کار بکە، بەڵام ئەو ماوەی کە دەگەڵی بووم ئەوانن هیچ بەماوە جا هەر ئەو خۆیانەش بوو کە مامۆستا بە حەدێک دەنێ و دڵی ئێمەدا جێی خۆی کردبووە و ئێمەش دەنێ و دڵی مامۆستایدا کە جێی خۆمان کردبووە. مەسەلا ئەمە جارێک کە باری ڕەفاقەتی بێتە پێشێ مەئموریەتێکی چلشەوی بوو کە دەگەڵ چەند پێشمەرگەیەک و دەگەڵ ئەمە دوو ئەندامی کۆمیتەی من و کاعوسمان کە بەڕیان دەکردین لە بۆ قەندیلی کە چلشە و مەئموریەتن بوو لەگەڵ دەستەیەک لە پێشمەرگەکانی لچیستێ. ئێمە کە هاتینە پیرانان و دەنهەوی زووەپەڕین هەواڵە چی تایبەتی تەشکیلاتیان پێداین لەسەر وەزعی مامۆستای من و کاعوسمان مەئموریەتەکەن ئەو ڕۆژەی هەڵوەشاند و گەڕاینەوە هەرچیشن گەڕاینەوە بۆ میشتێک کە تەشکیلاتن لێ بوو. داوان لێکرد لە مامۆستای وتن مەرەخەسیەکت دەدەینێ ماوەیەکی بڕۆ مەرەخەسی حاضر نەبوو کە بڕوە بۆ مەرەخەسی بخاتری بەڕێوەبردنی کاری حیزبی. دیارە ئەویش ئینسانێکی مەحقوق بوو و باوەڕی 100% بەمەوە بوو کە دەیزانی کە حتمەن ئەمە شتێکن زانیوە و دەبێ ئەو داوێکی بۆ دەگۆڕەدایە دەبێ مەئموریەتێکی بکات دەبێ سەفەرێکی بکات نابێت لە ببێمە لە ماڵت کەوا بوو بە قسەی کردین و ئەویش مەرەخەسیی یەکمانجی وەرگرت و چۆوە لای ماڵ و منداڵەکەی. دیارە ئەوە خۆشەویستی و باوەڕپێکراوی هەم ئیمامۆستای بوو کە دەگەڵ ئێمەوە هەم ئێمەش ئەو ماوەیە کە کارن پێکەوە دەکرد کە ئەو ماوە دوور و درێژەی کە کارن پێکەوە دەکرد بۆ یەکجار نەبوو کە ئێمە لەسەر مەسائلی شخصی ویا کاری حیزبی بە دڵئێشاوی لە کۆبوونەوەی بچینە دەر هەمیشە تەوافقی نەزەر نەبوو چونکە باوەڕن بە ڕاستگۆیی و سەداقەتی یەکتر بوو و لەسەری هەمویان مامۆستا تەواو بە تەواوی جێی خۆی دنێ و دڵی هەموماندا کردبەوە. خەسڵەتێکی دیکەی مامۆستای ئەوە بوو بوێر بوو لە کاری حیزبیدا. ئینسانێکی بوێر بوو جا ئەو بوێریە چ بە زەرری بە چ بە قازانجی بە ئەو قازانجی شخصی حیساب نەدەکرد لەسەر بەرژەوەندی گەلی کورد و بە تایبەت بۆ پێشەوەبردنی کاری حیزبکاری دەکرد. ئێمە مقدرێکمان بەسەرهات لە منتیقەی پیرانشار ڕەحمانی کەریمی کە دەستی توودەکانی لە پشت بوو مامۆستا کۆمیتەی ئێمە بە تایبەت و لەسەرەوەی هەمویان مامۆستا لە دەیەکان تەبلیغات دەکرا کە تەرحێک بۆ ئێمە دەگۆڕەدایە تەرحێک بۆ ئێمە دەگۆڕەدایە بەڵام بەداخەوە کە دەفتەری سیاسی چەند جارنامەوە ئەوە نات هیچ نەهاتە پێشێ تا ڕۆژێک سەرگورد عەلیاری شەهید هات وەکو نوێنەری کۆمیسیۆنی دەفتەری سیاسی لە کۆمیتەی پیرانان ئەمن و مەلاڕەسوویان هەڵگرت و لە بەشی نیزامیش قادر لاجانی شەهید و هەوڵایەرانی شەهید بەشدار بوون کە کاک سەرگورد لە دێی دێڵزێت چوون کە مەسەلەی سەرگردەی لە گۆڕەدا بوو. دیارە ناچم نامهەوێت بچمە نێو ئەو مێژووی مەسەلەی سەرکردی چونکە شتێکی دیکەی تایبەتی و مێژوویەکی بەرەک دوور و درێژە بەڵام کە قەرار نەبوو دوژمن وا بە حاسانی بچێ سەرگردەی بگریتەوە کە سەرگورد هات لەوێ تانگەکان کەەوە سەردەکەوتن بە دووربینی چاوی لێ دەکردن ڕوویدا ڕەحمان کەریمی کرد کوتی کاک ڕەحمان ئەو تانگانە بەکوێدا دەڕۆن. ڕەحمان کەریمی جوابی داوە کوتی سەرگورەوە دیارە بەو ڕێیداوە سەردەکەون کوتی نە ئەو تانگانە بەسەر جەرگی من داوە سەردەکەون بۆ سەرگردەی بۆ سەنگەری پێشمەرگەکان کەوا بوو ئەوەی کە دەیڵێن ڕاستە و ماستەمۆکی تێدا. مامۆستا بێت چون و چرا لەوێ هەڵوێستی گرت فۆری جوابی داوە کوتی سەرگورد ئەوە ئەندامی حیزبی تودێ و حیزبی تودەست غەرەزێکی تایبەتی لە حیزبی دموکرات هەیە و لەسەرەوەی هەمووشان غەرەزێکی شخصیان لە شخصی دکتۆر قاسم نوێیە کە ئیستیقلال و بیر و باوەڕ و لەسەر پێ خۆڕاوەستانی حیزبی دموکراتی لە دەست تودەی دەرێنا. ئەو غەرەزان هەیە ئێستا مۆرەکانی خۆیان خساندوتە نێو ئێمە و دایان هەوێت لەو ڕێگا جۆرا جۆرانە حیزبی دموکرات لەکەدار بکەن. ئەو وەختی سەرگورد سواری ماشێنەکەی بوو ڕەحمانی کەریمی بەجێهێش سواری نەکرد و گەڕاوە بۆ دەفتەری سیاسی کەوا بوو دەدوایدا ئەو مشکلی ڕەحمانی کەریمی کە حەل بوو دەدوایدا کە چەند پێشمەرگە و چەند زەرریشی یەکەوت. یعنی مامۆستا بوێرێک بوو کە توانی دەمەقابل مۆرەی سەرەکی حیزبدا کە ئەو وەختی ڕەحمانی کەریمی فەرماندەی هێز بوو نەک فەرماندەی هێز بوو لەسەرەوەی فەرماندەی دەسەڵاتی دووسێ مەڵبەندانی اختیاردا بوو بەڵام توانی ڕووبەڕوو بە نوێنەری دەفتەری سیاسی بڵێ ئەوە دەستێکی خراپ لە پشت ئەو کارەیە ئەویش ئەو نەفەرەیە
ئەوە یەکێک بوو لە خەسڵەتە بوێرەکانی مامۆستای کە بەڕاستی دەیوێرە دەجێی خۆی داشتی بڵێت جا زەرەر بە یا قازانجا. لەسەر کاری کۆمەڵایەتی مامۆستا یەکێک بوو لەو ئینسانانە کە دەیزانی بە زمانی خەڵک قسە بکە، بە زمانی خەڵکی ناوچە، بە زمانی مەحەلی مشکلەکانی خەڵک لەگەڵ خەڵک وەکو نەک مەسئولێک وەکو دوو ڕەفیق دڵدانەوە یەکتر بکە. دوژمن لە منتیقەی بەریمێرگان خەڵکێکی زۆری چەکدار کرد و چەکیان وێدان و شێوە پێشمەرکانی هێزی ئاوارەت و نزیک بە 62 کەسیان هێناو بە 56 تفەنگەوە. 56 تفەنگەکان هێناو هەرچەند ئەو بەریمێرگان مەربوط بە کۆمیتەی بەریمێرگان بوو کە مام ئەوڵای ڕەحمەتی بەرپرسی بوو لەگەڵ ئەندامەکانی کۆمیتەی کارەکان هەڵدەسوڕان، بەڵام دیار بوو داوای هاوکاریان لە ئێمە کرد و مامۆستا یەکێک بوو لە هەرێک کۆڵەکە بە کەڵکەکان کە دە وەختی دامن لە کۆبوونەوەکاندا بەشدار بوون بۆ ئەوەی چۆن ژیانی ئەو خەڵکەی بپارێزین و ئەستەحکەشیان لێوەرگرین کە ئەو خەڵکە میوانی مەبوو لە میشەتی خوارێماوەیەکی زۆر لێمانەوە و تا دوایی توانین ئەو 62 کەسە حەواڵەکەینەوە هەریەکەی بە جوورێک و بۆ فۆرمێک و بە شێوەیەک. مامۆستا یەکێک بوو لەو کەسانە کە لە بەرنامەیدا دەگەڵ کۆمیتەی بەریمێرگان بۆ ڕێکوپێکردنی ئەو کارە کۆمەڵایەتیە کە بۆ ئەوەی گیانی خەڵکەکەشن مەحفوظ بێت نەخشی زۆر بەقەڵکی هەبوو. ئەوەش خەسڵەتێکی کۆمەڵایەتی بوو کە خەڵک دەیتوانی ڕاز و دەردی دڵی خۆی لەلای بڵێت. لەسەر مەسائیلی ئیختلافی نێو خۆمان مامۆستا قەت پێی خۆش نەبوو ئیختلافە بێ. ئێمە لە هێز و کۆمیتەی شارستانی پیرانشار ئیختلافێک هەبووی دەنێو بینی هێز و کۆمیتە شارستاندا، ئەو ئیختلافە گەیشت بۆ شوێنێکی کە زۆری نەمابوو بە زەرەری حیزبەکەمان تەواوی و خەڵک لێوان وەڕاست بێ. خەڵکەکە داوایان لێکردین کە بە تایبەت ئەندامانی خۆن ئەندامانی نهێنی تەشکیلاتی کە وەزعەکان هەڵدەسەنگاند و ئینسانی زۆر سیاسی و ڕۆشنبیردا تەشکیلاتی نهێنی دابوون کە کەس نەیدەزانی لەسەر هەڵسوورە هەڵسەنگاندنی ئەو وەزعە سیاسیە خۆراکیان دەدا بە ئێمە پێشنیارن کرد 3 نەفەر من و کاعوسمان لە خزمەت مامۆستای دابچین بۆ دەفتەری سیاسی بەبێ ئەوەی کۆمیتە شارستانی پیرانشار ئاگاداربی و یا هێز ئاگاداربی. ئەو وەختیش پلۆنۆم بوو، دیارە ئەو کاتێک کە مەچوین 12/3/1961 بوو، وا دیار بوو پێش پلۆنۆمێ بوو. تەسمی من گرت کە لەگەڵ شەخسی دکتۆر قاسملووی قسە بکەین کە چوین میرزا عەوڵا بەڕەحمەت بێ لە مەقڕێکی لە پێشی دەفتەری سیاسی بوو کە ناندێش کەس پستە سەرێ، بە تەلەیفۆن لەگەڵ کاک دکتۆری قسە کرد، کوتی 3 نەفەر هاتوون و نیوەکانی دان بە کاک دکتۆری دان هەوێشتێکی تایبەتی لەگەڵەت و باسکەن ناشیان هەیە بە کەسی بڵێن. کاک دکتۆر کاک فەتاحی کاویانی نارد و کە کوتی ئەمن میوانم هەنێ و خەڵکی بێگانەن میوانە دەنامن لەبەر پلۆنۆمەکە زۆر مشکلە نییە، بەڵام قەول و پێدەدەم ئەوەی کە کاک فەتاح دێڵە زمانی من و قسەی منە. دیار بۆ ئەمە ئەوەی لەسەر وەزعی ئیختلافی بینی هێز و کۆمیتە شارستانی پیرانشار لەگەڵ کاک فەتاحین باس کرد و ئەویش بەبێ ئەولا تەحویلی کاک دکتۆری دابوو، وا دیار بۆ عەمەلی لەسەر کرا بە خۆشیەوە تا حەدێک ئێمە سەرکەوتین. کەوا بوو مامۆستا یەکێک لەو کەسانە بوو کە بلدە ئیمانیدا ئەو ماوەی کە من کارم لەگەڵ کردبوو پێی وا بوو ئیختلاف دەنێو خۆی حیزبدا بە دەرێری حیزب و خەڵکی کوردستان کە بەڕاستی دژی بوو. هەر بۆیش ئەو کۆمیتەی ئێمە بەبێ ئیختلاف تا ئەو ماوەی مامۆستا بەرپرسی بوو بەبێ ئەولا و ئیختلاف ئەو کۆمیتە ئیدامەی کاریدا شەهامەتی هەرە زۆری دەگەڕێتەوە بۆ شخصی جەنابی مامۆستای. لەسەر بوێری مامۆستا ئینسانێکی بوێر بوو لە ڕۆژی تنگانەدا. ئەو ماوەیە کە مەکارم لەگەڵ دەکرد بوێری مامۆستای وەکو هەر پێشمەرگەیەک بەڵام تەسمیم گیر دە وەختی خۆیدا کە ئێمە وەختێک لە بەهاری 62 بوو بەڵێ کە دەرماندا و کراین لە رادیۆ کوردستان گوێی لێبوو کە کۆمیتەی ناوچەی پیرانان لە میشەتی خوارێ دەرماندا و کراوە و هەر 16 نەفەر دەجانەڵا دان و مامۆستا مرەخەسی و یەکمانگەندا بووە تەشریفی لە مەرەخەسێ بوو